کۆماری کوردستان لە مەهاباد کە لە ڕۆژی دوورێ بەندان لە دایک بوو و تەنیا 11 مانگ دەوامی کرد لاپەرێکی پڕ لە شانازی لە مێژووی گەلێکە کە چەندین سەدەیە بۆ ڕزگاری خۆی حەول دەدا چونکە کار و کردەوەی ئەم کۆمارە وەریهێنانی ئامانج و ئاواتی چەندین پشت لە خەباتگێرانی شۆڕژگەری کوردستان بوو چونکە ئەم کۆمارە لە 11 مانگدا کە لە مێژووی مرۆڤایەتیدا ماوەیەکی یەکجار کورتە هەندێکاری گرنگی مێژووی وەک پێکهێنانی یەکەم دەوڵەتی نەتەوەیی لە سەردەمی نوێدا ڕسمیکردنی زمانی کوردی دانانی هێزی پێشمەرگە بڵاوکردنەوەی بیرروڕای دموکراتی ڕێگا خۆشکردن بۆ بەشداری ژنان لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتیدا جێبەجێ کرد کە لە زۆر جێگا چەندین ساڵ وەختی ویستووە بۆیە دوی ڕێبەندان لە لای هەموو کوردێکی دموکرات و نیشتمان پەروەر خۆشەویستە و هەموو ساڵی خەڵکی کوردستان ئەم ڕۆژە پیرۆزە دەکەنە جێژن